عێراق باش نییە لە ڕووی سیاسی و پەرلەمانی و ئیداریەوە لە حەقیقەتە، بەڵام ئێمە هەمیشە بەشێکین لە چارەسەر، بەشێک نەبووین و نابین لە قوڵکردنی کێشەکان و ئێستا فراکسیۆنەکانمان هەموو گەڕاونەتەوە، چاوەڕێیەکەن هێزە سیاسیەکان کۆبوونەوە بکەین و لە کۆبوونەوەکانە تاوتوێ ئەم دۆخە لە عێراقا بکەین، دوای ئەوەی ڕای گشتی کۆئەکەینەوە، بڕیاری زۆرینەی حیزبەکان کۆئەکەینەوە بۆ ئەوەی بزانین بە چه شەرتێک و بە چه ئەرکێک و بە چه داخوازیەک دەبێ فراکسیۆنەکانمان بگەڕێنەوە، ئەو کاتە بڕیارە دەرە. بەڵام ئێمە وەکو یەکێتی ڕێیمان وایە جارێکی تر ئێمە ئەو پرۆسە نامۆفەقەی کە لە عێراقە تا ئێستا هەبووە لە حکوومەت و لە چۆنێتی بەڕێوەبردنی پەرلەمان بەڕاستی ئەو پرۆسە نامۆفەقە دووبارە نەبێتەوە لەسەر بنەمایەکی نوێ و دەستەبەرێکی سیاسی تەوافقی لە عێراقە هەبێ، اینجا ئێمە بڕیار بدەین بڕۆینەوە هەم بەشدار بین لە چارەسەرکردنی کێشەکانی عێراق سەرجەم و هەمیش داخوازیە کوردستانیەکانمان بە مادەی 140ەوە پێداگیریەکی ڕۆشنتری لەسەر بکەین.